بەڵێ بینەران هێژا بۆ گفتوگۆی زیاتر لەسەر هۆکارەکانی سەرکەوتنی شۆڕشی ڕۆژئاوا و ئەو فەلسەفەیە کە لە پشتی ژنانی ڕۆژئاواوە هەبووە و کارەکانی ئێستەی بە تایبەتی کۆمسیۆنەکانی ژنان ئەنجومەنەکانی ژنان ڕێکخراوەکانی ژنان لە ڕۆژئاوای کوردستان بەڕێز نورشان حسێن نوێنەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە باشووری کوردستانمان لەگەڵە. بەڕێز نورشان بەخێرهاتی. بەخێرهاتی دووبارە بەگشتی فەلسەفە و یاخود ڕوانینی ژنانی ڕۆژئاوای کوردستان لێکیەوە سەرچاوی گرتووە کە دەستکرا بە شۆڕش و سەرکەوتنی شۆڕشی بەدووادا هات. دەستپێکێدا هەشتەمین ساڵڤەگەرە شۆڕشە ڕۆژاوای کوردستانی لە هەموو گەلێن کوردستانی لە هەموو گەلێ ڕۆژاوای کوردستانی و لە هەموو ژنێن جیهانی پیرۆز دکن مالبەتێن شەهیدا پیرۆز دکن. یعنی ڕاستیژی گەر ئەم بخواز بن یعنی بنرخینن کو فەلسەفەیە شۆڕشە ڕۆژاوا لەسەر چه ڕێگەزان ئان لەسەر چه مەبدەئان خوا بڕێخستن دکێ ئەمێ فەلسەفەیە نەتەوە دەموقراتیک بنرخینن جبەرکو فەلسەفەیە نەتەوە دەموقراتیک ئەم هەموو دەزانن یعنی لەسەر سێ ڕێگەزین بنگەهین خوا بڕێخستن دکێ فەلسەفەیەکیش بووی هەموو نەتەوان بگرێن ئەفخۆیە نەتەنێ نەتەوەکێ هەموو پێکهاتەین جواکێ لەسەر ئەساسێ براتیا گەلان بگرێن ئەفخوا و هەڤژیانێکی ئازاد di navbera hemû him pêkhateyên civakê him jî zayendên jin û mêr. Felsefeya netewa demokratîk li ser esasê azadiya jin e, li ser esasê demokratîkkirina civakê ye, li ser esasê zanista ekolojî ye yan jî yekbûna bi xwezayê re. Ji ber ku em dizanin ku niha yanî kapîtalîzmê an jî فلسفeya رأسمالiyetê ku cîhanê bi rêve dibe kapîtalîzm dünya xera kiriye. Kapîtalîzm rêgezên exlaqî û siyasî û civakî di nav civakan da tune kiriye. Ji bo wê jî tê xwestin ku guhertinek û veguhertinek di giştî sîstemê cîhanê da çêbibe. Şûreşa Rojavayê Kurdistanê jî dikare bibe nimûne. Ji bo hem destpêkê de Rojavayê Kurdistanê û li Sûriyê hem jî di rojhilata navîn de û hem jî nimûneyekî ji bo hevjiyana azad di navbera hemû gelan li cîhanê de. زۆر باشە. هەڵبەتە لە سەرەتای شۆڕشەکە و دواتریش دەستپێکی شۆڕشەکە تێبینی وڵاتانی جیهان ئەو چاوەی کە لە جیهانە سێری ئەم ناوچەیە دەکات ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێبینی لەسەرەوە بوو کە ناکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەزمونێک بەم شێوازە پێک بێت و بەو شێوازە سێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات کە ناوچەیەکە بۆ خۆی عادەت و تەقالیدی تا ڕادێک دواکەوتووە و ڕێگەی بەژن نادا کە ڕۆڵی هەبێ و ئێرادەی هەبێ. بەڵام ڕۆژئاوای کوردستان هەڵبەتە ئەگە بگەڕێنەوە بۆ بەهاری عەرەبیش کە بڵێ لە مەستەڵەحی سیاسیە خۆپیشاندانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەهاری عەرەبی ناسرا لە میسر و لە تونس و لە تەواوی ئەو وڵاتانش بەشداری ژن هەبوو لە خۆپیشاندانەکانە ژن هەبوو بەڵام نەتیجەی ئەو خۆپیشاندانانە و دوای دامرکانەوەی شۆڕش سەر هەڵدانی خەڵک دواتر ژنان لە هەمان بارودۆخان و شتێک لەو کۆمەڵگەیانە نەگۆڕاوە بەڵام نهێنی پشت سەرکەوتنی ڕۆژئاوا چییە کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا توانی سەرڕای بەشداریکردنی ژن دواتریش ئەزمونونەکە بۆ خۆی سەر پێ بخات. یعنی ئەم دەزانن ku 10 ساڵ و وردا و زێدەتر jî şûreşa ku bi navê bihara Ereban dihat pêkhatin. Yani li Tunis dest pê kir û li hemû welatên Ereba piranî welatên Ereba belav bû. Yani ger em bixwaz bin hevrûkirinekî çêkin an jî muqareneyekî bikin navberê wan şûreşan û şûreşa Rojavayê Kurdistanê em dikarin bêjin di mijara jin de şûreşa Rojavayê Kurdistanê cuda bû. Yani gelek cihêwaziyên xwe hebûn û ber bi çav bûn xwe îspat kir. Ne tenê ji Sûriye ne tenê ji Sûriye re xwe îspat kir ne tenê ji Kurdistanê re ji hemû welatên cîhanê re. Yani em dizanin niha piştgiriyekî mezin ji gelan ji şûreşa Rojava re heye. Yani hemû gelên cîhanê şûreşa Rojava wek ezmûnekî wek nimûneyekî rast û çareseriya pirsgirêkên dunyayê dibînin yani. Gelek fîlosofên hêja û bi nirx yên ku
لە هەمبەری سیستەمە ڕێسمالیەتی دەرکەتنە لە هەمبەری دەسەڵاتداریە و زۆرداریە دەرکەتنە شۆڕەشە ڕۆژاوا وەک پسنەکێ دەدنێ وەک نمونەیەکی ڕاست دەبینن و پشتگیری دکن. يعني برسجريك چیه؟ برسجريك سيستمين هجمون انجيهاني و سيستمين فاشيزم وشوفن ين دولة هرمي ناهلن كو شورشا روجافا بسركوي اوجي ما بستو وارمانجي الخان يعني ديارن نها شورشا روجافاي كردستان بپیشنگتیا جن بکات يعني ام دکارن بیجن شورشا جن ده هندر شورشا روجافاي كردستان دا شورشا کی دنبو يعني شورشك دناف شورشك دابو جبركو جن پیشنگتی کر جن بولات پاريزي و بحسكرنا آزادی تفگری جبركو ام دزانن كو دناف زايندان دا جن هری زيده حوجداري آزادیه جواك جارك تي كولكرن اما جن دجارة تي كولكرن هم جا آلية جواكي و سيستمي دا هم جا آلية سيستما بياو سالاري زۆر باش هەڵبەتە پێم خۆشە لەسەرەوەش قسە بکەین کە کۆمەڵگە بۆ خۆی چۆن توانی لەگەڵ ئەو نۆرم و ئەو گرێبەستە کۆمەڵایەتی تازانە ڕابێت بەتایبەتی پیاوانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا کە چۆن توانیان لەگەڵ گۆڕانکاریەکە چ ڕێخستن و چ کارێک کرا بۆ پەروەردە بۆ ذهنیەتی پیاوانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا. بەڵام جیاواز لەوە پێم خۆشە لەسەر ئەوە قسە بکەی کە هەڵبەتە پێکاتەی ئەنجومەنی بڵین گەری ڕۆژ ئاوا لە کۆمۆن و گەڕک و ناوچە و يعني چەند بەشێکە بڵێ چۆنی کارەکانی ڕێگەخرێ بەتایبەتی ژن لەو پێکاتانەیە چۆن جێ ئەگرێ و بەتایبەتی ئەگە بێنە سەر کۆمسیۆنی بەرگری و کۆمسیۆنی ژنان کە دوو کۆمسیۆنن کاران بۆ پەروەردەکردنی گەنج و ژنانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا. نها سیستەما ڕێوەبەریە خۆسەریە دەموکراتیکە کل ڕۆژاوا پێک هاتیە ئەوە بوون زیدەتری 9 سانجی لەسەر پیا خۆراک گرتیە و تەوی هەموو يعني برسجريكن ناف دولتي وناف نتوي وهرمي تفيكو أوقس إيريشن دولة تركيا فاشيست و إيريشن دولة دنيين جدا لسر رجاوة تشيبو ناجي تفيكو داغر كريجي هيا ومترسي هيا كو يعني قركرنا كي قشتيجي تشيبه تفي فان قشتيان سيستما ريفابريا وخسر خو إثبات كر ولسر بيا حيانها ما و جواك بقشتي ام دكارن بيجن سیستما ڕێوەبەریە خۆسەر يعني پەژڕاندیە قبول کردیە و دناو دا بن سیوانە وێدا جی ژیان دکێ. سیستما ڕێوەبەریە خۆسەر ئەم دکارن بە یەک گوتنێ بێژن بێ دەولەت خۆبخوا ڕێوەبرن. يعني نها ده هەرێمین ڕێوەبەریە خۆسەردا باکوور و ڕۆژهەڵاتی سووریە بگشتی دەولەت نینە دەسەڵاتداری نینە زۆرداری نینە خوا بخوا ڕێوەبرنە. ڕێوەبەری يعني ji baneya civakê ya bingehîn da dest pê dike û diçe heya meclis û rêveberiya giştî. Komîn bingehe, komîn xwedî îrade ye, xwedî biryar e. Yani em bêjin çend mal an jî çend hare kom dibin bi hevra biryarekî distînin û bi hevra xwe bi îradeya xwe bi rêve dibin û îradeya wan di biryardariya rêveberiya giştî ya rêveberiya xweser de jî heye. دور دا جن ده هر جي دا پیشنگه يعني ده كومينه دا ده مجلسه دا ده سازين جواكا سيفيل دا ده حمونا قابين بيكاتا جوازا كان يتريش وكو كردو آسوريو طابي يعني بيكاتين روجاواي كردستان ام دزانت كو ده كردستان دا يعني وقت ديروكي حمو بيكاتا لقل هف بري جيان كرنا ذاتا يكو ما جهفدو پرچه كري سيستمه يكو ما جهفدو پرچه كري دولتا بارتيا بعث يكو نجات پرستی پیکتینا دگوت تنه دولتا سوریه عربیه کرد به ناسنامه دهشته اما نها در سیستم ریوبری خسر دا همو پیکاته به ناسنامه خو جیان دکن به چان دا خو جیان دکن تشتی کو دیروکی یا وانه اوی ددن پیش و رنگبونک چه بویا موزاییکک چه بویا دهندر روجاوا دا به هفرا جیان کرن چه دبه و سیستمه کی گر داگیرکری نبه گر ایریش نبه گر دجمناتی نبه سیستمه کی پر آشتیانه تی آوا کرن و به پیشنگتیا جوانان به پیشنگتیا جنان به پیشنگتیا جواکی کو خوبخوا بریوه بده بەڵێ بەڕێز نورشان پێشوو بچینە لای دۆسێکە باسم لەوە کرد کە چۆن کۆمەلگا و بەتایبەتی پیاوانی کۆمەلگا لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کۆمەلگە و لەگەڵ گۆڕانکاری دابنیاریتەکان توانیان ڕابێن توانیان ئەو ئازادیی کە بۆ ژن فراهەم بووە
دانی پیا بنێن وە جێگیر بێ لە پێکاتی کۆمەلگەی ڕۆژهەڵاتی کوردستانە ڕۆژئاوای کوردستان ببوور. یعنی ئەم دزانن گوهرتنا جواکی یا ذهنی تشتێکی ئێسان نینە گوهرتنێکی گشتیە گوهرتنێکی نە ئەم بێژن دەسەڵاتداری چوو و ڕێوەبەری هات و ینی وێ جوواک وارێ بڕێوەبرن نەوسایە شورشی ڕۆژاوای کوردستانی دەستپێکێدا شورشی گوهرتنێ عقلیەتەیە گوهرتنێ شێوازی فکراندنەیە یعنی نها ئەم دزانن کو ڕۆژاوای کوردستانیدا و هەروەها هەموو پارچەیەن کوردستانی دیتردا gelê Kurd bi giştî û gelên dîtir welat parêzin ji welatê xwe hez dikin dixwazin dagirkerî nebe dixwazin jiyanekî aştî hebe dixwazin zordarî nebe ama çawa bifikirin ku vê pêk bînin an jî ji zordariyê xilas bin ev pir girîng e ji bo wê jî dihat xwestin ku şoreşê rojava girîngiyê bide guhertinê fikir guhertinê raman guhertinê ku çawa civak bi giştî bi yekîtiyekê bifikirin û bi hev re biryarê ku ji zordariyê xilas bin û li hember dagirkeriyê bisekinin bidin yani niha di vir de jin pêşeng bû di vir de ji ber ku jin berpirsyara perwerdeyê ye berpirsyara ku em dizanin ku dayîk berpirsyara perwerdekirina zarûn xwe ye berpirsyara ku perwerdekirina civakê bi giştî ye di vir de guhertina zihniyetê û guhertina eqliyetê berpirsyariya jin bû û jin girt ser milê xwe û guhertinek çêbû ev guhertin heya niha gihîştiye serî em nikarin bêjin sedî sed em dikarin bêjin gelek guhertin û veguhertinên di hin tiştên bingehîn yên civakê de pêk hatiye qanûn û yasayên di hundir Rojavayê Kurdistanê de yani bawer dikim qanûnên ku dewletên herî demokratîk di dunyayê de nehatine pêk anîn heya niha em bêjin ji bo nêzîkatiyê jin û mêr bi hev re ji bo qanûnên çawa malbatek were avakirin qanûnên em bêjin ê girêdayî yani perçekkirina civakê çê dikirin ama ew qanûn hatin guhertinekî çêkirin nehêsan bû kedekî mezin hat dayîn astengiyên gelekî mezin hatin pêşiya jinan û heya niha jî astengî tên kişandin destpêkê da yani zilam bi xwe mêrên ku dibêjin em welatparêzin zû zû qebûl nekirin ev tişt guhertina jin û pêşengtiya jina û pêşxistina fikrê jina jî zû zû nehat qebûl kirin ama kedek mezin hat dayîn jin bi berxwedaniyekê yani ji destpêkê da bi berxwedaniyekê li hember hem li hember dagirkerî û sîstemên ku dijminatiyê dikin hem jî li hember civaka xwe bi xwe guhertinek çêkirin. Zor baş yekek li komisyonaneyî ke li Rojavayê Kurdistana çalake kar dikat komisyonî bergiriye ka takekanî Komêlga Rojhilatî Kurdistan توانیان بە گیانی خۆیان خاکی خۆیان بپارێزن هەبوونی خۆیان بپارێزن و لە ڕۆژاوای کوردستان تیۆری گوڵەباخ پەیڕەو دەکرێت کە بەو هەموو جوانیەی بەڵام دڕکی هەیە بۆ خۆپاراستنی خۆی و لە ناوچەکەشا بۆ خۆی ئەگەر نمونەی باشووری کوردستان بێنینەوە مەترسیێکی گەورە فراوان لەسەر خاکی باشووری کوردستان هەیە چۆن دەکرێت یاخود چۆن ژنانی ڕۆژاوای کوردستان گەنجانی ڕۆژاوای کوردستان توانیان بەوە بگەن کە خۆیان دەبێت پاراستنی یاخود خاکی خۆیان بپارێزن و هەبوونی خۆیان بپارێزن و ئەمەش تا چەند پێویستە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ باشووری کوردستان و بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش یعنی ڕۆژاوای کوردستانی شۆرەشێکی وەک مەگوتیە نەهێسان بوو شۆرەشێکی کول هەمبەر دژمناتیە gelek dewletan sekinî û dohat xwestin ku hêzê bergirî hêzê parastin bi xurtayî were çêkirin ji ber ku civakekî xwe neparêzê tu carî nabe civak jî civakekî ku li hember dijminatiya dagirkeran nesekinê wê bihelê wê bê îrade jî bibe yani vîna civakê û îradeya civakê bi hêza xweparastinê vegirê daye ji bo wê jî şoreşa Rojavayê Kurdistanê dîsa me got bi pêşengtiya jinan bi damezrandina yekîneyên parastina jin ye peje û her wiha hêzên din yên jin di nav saziyên hem ewlekarî hem hêzên parastina cewherî mesela ne tenê ye peje hêza asayîşa jin hêza xweparastina cewherî he pece jin ev hemû di nav civakê da yani bi hejmarekî gelekî mezin bi 10,000 bi 100,000 jî hene û cihê xwe tê de digirin
يبجا بون نمونه جبوي حمو جيهان جبوي إرادة يا لشكري وسكن وچاندا لشكري يا لهمبر سيستم نمروفانا سيستم هوفانا بسكنه ومروفاتيه بباريزه يبجا او سمبولكي وسايا يبجا نتنج بوي باراستنا جن يا روجاواي كردستاني يبجا جبوي باراستنا جواكا روجاوا جواكا روجلاتا نافين وقشتي جيهاني جا ترورن يعني او ريخستنا هري تندرو ياكو بناوي داعش لسر يعني ما ترسيبو لسر نافچه بقشتي ولسر جيهاني بقشتي بو سمبول يعني الدنيا تواهيج داعش الترسي اما داعش جيجي يا بجد الترسي يعني شروان آزادی شروان هیزا پرستنا جن راستيجي يعني خو اثبات کرن و به هیزا کی مزن مثلا جن جوان این روجاوای کردستان جد تشتكي ند الترسين وصار تفليبونا كي پر خورت چه دكرن و حياة نهاجي چه دكن يعني اوا راستيجي دوي ببين ازمون دوي ببين نمونه ام دزانن كود حمو ارتشن جهان دجي جنجي خود دگرن يعني بلكي د ارتشا سوريا دجي جن هبن بلكي د ارتشن دن ان نافچه دجي جن هبن اما جن بإراده يا خوانينا مثلا د ارتشا سوريا دا جن هنا اما فرماندار زلامه سیستما کوه بره و دبه سیستما کی نمروانه نه سیستما خواه یه پجا ج آستا بگهین دا و حیا فرمانداری گشتی بنیرینه کی جن و لهمبر پیانسالاری لهمبر داگرکری و لهمبر دجمناتی دسکن زور باش هەڵبەتە لە چوارچێوەی پیرۆزبایەکانی هەشتمین ساڵیادی شۆڕشی ڕۆژاوای کوردستان ئەنجومەنی گشتی پێدە پارتی یەکێتی دیموکرات باز لەوە دەکات کە بۆ خۆی ینی ڕەگەزەکانی شۆڕشی ڕۆژئاوا بۆ تەنها نەتەوەیەک نییە بۆ کورد و عەرەب و کرد و ئاشووری بە تەنیانە بەڵکو ڕێز لە هەمویان دەگرێەوە لە چوارچێوەی نەتەوەی برایەتی گەلاندا ئەو ئەزمونە هەیە و لە خزمەتی ئەوەیە هەڵبەتە کوردیناسیۆنی کۆنگرێستاریش کە کۆنگرەیەکە کە لە ساڵی 2005ەوە ئەزمونێکی باشی هەیە و ڕێخستنێکی باشی لە ناوژنانی ڕۆژئاوای کردووە و باز لەوە دەکات کە ئەم ئەزمونە قوربانی زۆری هەبووە و شەڕوانانی ژن بەداخەوە قوربانیاندا بە گیانی خۆیان دۆسیەک لەسەر پیرۆزبایەکانی شۆڕشی ڕۆژئاوا دەبینین دەزانین کە هەوێنی ئەو بیر و باوەڕ و تێڕوانینی کە لە ڕۆژاوای کوردستانایە دەگەڕێتەوە بۆ هەوڵەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو فترەیە کە لە ڕۆژاوای کوردستان ماوەتەوە و هاوکات لە ڕێی وتۆ نووسین و تێزەکانیەوە کە کاری لەسەر ئەزمموی ڕۆژئاوا کردووە و هەڵبەتە نرخاندنی خۆشی لەسەر ڕۆژاوای کوردستان باز لەوە دەکات کە پێویستە ڕۆژاوای کوردستان خۆی ڕێک بخات و دووبارە کۆمەڵگە ڕێک بخاتەوە بەگشتی لەسەرەوەی کە عەبدوڵڵا ئۆجەلان چ کاریگەری و باندۆرێکی لەسەر ڕۆژاوای کوردستان و گەلانی ناوچەکە هەبوو و بەدیوێکی تریشە ئەو ناوچانەی کە لە ئێستادا لەژێر داگیرکاریان لەژێر گروپە چەتەکانە لەژێر هەڕەشەی دەوڵەتی تورکیادان چۆن دەکرێت باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کار لەسەر ئەمانە بکات يعني ئەم دەزانن ڕێبەبەریە خۆسەر بن فەلسفەیە نەتەوە دەموقراتیکدا خۆڕێخستن کی مەش دەست پێکردا گوت فەلسفەیە نەتەوە دەموقراتیک یەک تەورین هەری بنگەهین ئا فیلۆسۆفی گەلی کورد و ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانە يعني ڕاستیژی بەڕێز ئۆجەلان gelek nirxandinên girîng û tewriyekî zor nirxdar ji bo netewa demokratîk avakirina netewa demokratîk û rêgezên wê yê çawa civak warê birêvebirin sîstemek çêkir yanî em bêjin li ser esasê rexnekirina sîstema sosyalîzm li ser esasê rexnekirin û yanî rûswakirina sîstema kapîtalîzm و همو سیستم فاشیزم و شوفنیزم و یکو یعنی جهان همو کرنا گو کی ج پرسگریک و دوزن جواکی نه اف یعنی اف فلسفه اوجلان فلسفه کی دوید همو جهان دا به نمونه و شورش روجاوای کردستانی یکو پارچه هری بچوک ج کردستانی یعنی پیشنگتی آویکر چما جبر کو روجاوای کردستان به ریبر اوجلان را جیان کریه 20 سال جیان ریبر اوجلان لهندر روجاوا در باس بویا لسوریه در باس بویا نه تنه روجاوا بگلن عرب را
هفدیتن چێکردنە و تێکیلی دانینە بگەلên سوریان را بگەلên ئەرمەن را بگەلێ bi hemû pêkhateyên gelan ên ku di hindir Sûriyê de û bi giştî û bi taybet jî di Rojavayê Kurdistanê de hevdîtin çêkirine û yani gelek bi giştî iqna bûye bi dîtina Rêber Öcalan bi tewriya wî jin yani bi temamî jin yani çawa dibînin Rêber Öcalan dibînin ku pêşengê doza azadiya jinê ye. Ev tiştekî nehîsane, tiştekî ku mîrat heye li pey xwehiştiye û li ser esasê wê mîrateyê Rojavayê Kurdistanê di demekî ev qas lezgîn da giştiye armancekî wisa giştiye yani destkeftiyên wisa. Ji ber ku Rojavayê Kurdistanê her kes yani matmayî maye çima ev qas civak yani dibêjin çima ev qas civak amade bû ku vê felsefê yani pêşwazî bike û tê de bixebite ji ber ku mîratheyek hebû ku amade bû Rojavayê Kurdistanê bi welatparêziya dibin felsefe û rêgezên Rêber Öcalan de xwe rêxistin kiribû. Niha yani em dizanin ku Rêber Öcalan bi komployekî mezin û nav netewî kete zîndanê û niha di şexsê Rêber Öcalan de dixwazin tevahî doza Kurdî tune bikin tevahî di destpêkê de projeya rêveberiya xweseriya Rojavayê Kurdistanê û bi giştî netewa Kurd û yani felsefeya mirovahiyê tune bikin û bi xwe sîstemekî ku ji rojhilata navîn nexşeya rojhilata navîn re deynin û cîhan dibin hakimiyeta kapîtalîzmê de bimîne. Yani ev em dikarin bêjin dewleta Tirk wek gardiyanekî tê bi kar anîn ji bo vê tiştî re. Dewleta Tirk armancên xwe gelekî xirab di herêmê de hene. Di rêka yani dijminatiya şoreşa Rojava re dixwazî hakimiyeta xwe li ser tevahî ew xaka ku dibêjê mîsaqa millî li rojhilata navîn bigire dest û hakimiyetek xwe bibe hêza yekemîn li hember hêzên biborîne li hember hêzên Rojavayî yê Xerbê bibe hêza yekemîn li rojhilata navîn. Yani pîlanên gelekî qirêjin, pîlanên gelekî li dijî berjewendiyên civaka bi giştî ne, li dijî berjewendiya Tirkiye bi xwe ye yani civaka Tirkiye. Li dijî gelek berjewendiyan e ji bo wê jî tê xwestin ku li hember dagirkeriya dewleta Tirk helwestekî navnetewî bi giştî hebe. Destpêkê da di neteweya Kurd de yekîtiyekî nêrîn hebe ku li hember dagirkeriya dewleta Tirk werî seknandin ya din jî di dewletên Ereba da jî ev helwest divê werî nîşandan. Ji ber ku em dibînin ku dewleta Tirk êdî dest avêtiye Libya û Mısırê û Tunîsê û biya metirsîn hemû yani em dikarin bêjin di dawiyê de yani bangewaziya me çi ye? Bangewaziya me li hember faşîzma dewleta Tirk yekîtiyekî netewî çêbibe, yekîtiyekî jinan bi giştî çêbibe ku hêzek derkeve ortê, yekîtiyekî gelên navçeyê bi giştî û di serî de dewletên Ereb çêbibe ku li hember va dijminahiya bisekinin û jiyanekî ava bikin û ew herêmên hatine dagirkirin Efrîne, Serêkaniyê girê Spîyê di hindir Rojavayê Kurdistanê de divê werên rizgar kirin. بەڵێ بەڕێز نورشان حسێن نوێنەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە باشووری کوردستان سپاس بۆ قسەکانت سپاس بۆ ئامادەبوونن لە ستۆدیۆ لەگەڵمان.